بۆ بەڕێوەبردنی پرۆژە بەرنامەمان هەیە بۆ بەڕێوەبردنی پرۆژە ئەو بەرنامە ڕەبتیکەمەوە حاضری بۆ بەڕێوەبردنی پرۆژە بەرنامەمان هەیە ناوی ماندەیە کە بە پارەیە بەڵام لە بەرامبەر یە بەرنمەیەکی هەیە کە خۆڕاییە هەمان کاری ئەوەی سەرەوەکە ناوی ترێلۆیە. بۆ کاری کڕین و فرۆشتن واتە ئەو کەسانی کە بزنسیانەیە لە بابی کڕین و فرۆشتنە ئیشەکە و ئەیانەوێ لەگەڵ کەستەمارەکانیان کڕیارەکانیان شێواز و تەکنیکی خۆیان بەکارێنن بەرنمەیەک هەیە ناوی سێلسفۆرسەکە بە پارەیە بەڵام لە بەرامبەر یا بەرنمەیەکمان هەیە کە ناوی کاریا ئایە بە خۆڕاییە. بۆ کاری گرافیک دیزاین بەرنمەیەکمان هەیە ناوی کۆرێل درەوە کە بە پارەیە لە بەرامبەر یا بەرنمەی کریتە بە خۆڕاییە. بۆ دروستکردنی ڤیدۆ کە چەندها ئۆپشنی تری تێدایە بۆ ئیدتکردن و دەستکاریکردن و بۆ چاکردنی ڤیدۆکە بەرنمەی ئەنیمۆتۆ بە پارەیە بەڵام لە بەرامبەر یا بەرنمەی لومێن بە خۆڕاییە. بۆ شیکردنەوەی داتاکان بەرنمەی سۆشیال بایکەرسەیە بە پارەیە بەڵام لە بەرامبەر یا ئایکۆنسکوێر بە خۆڕاییە. بۆ دروستکردنی ئایکۆن واتەکاتە تۆ بزنسێکت هەیە کارێکەکە یان ئیشێکی ئەتێ ئایکۆنێک بۆ بزنسەکەت دابنی بەرنمەی ئایکۆن فایندەرمان هەیە کە بە پارەیە لە بەرامبەر یا تایفۆرم بە خۆڕاییە. بۆ هەبوونی بیرۆکە بۆ ئیشێکیان دۆزینەوەی بیرۆکەیەکی داهێنەرانە بۆ کارەکەت بەرنمەی بەسۆمۆمان هەیە کە بە پارەیە لە بەرامبەر یا بەرنمەی کۆرە بە خۆڕاییە. یەک خەلەلمان هەبوو.